سڵاو قوتابی خۆشەویستەکان بەڕاستی زۆر خۆشحاڵین کەوا ئەمڕۆ گەیشتین بە کۆتایی هێنان بە خوێندنی ئەم ساڵ. بەڕاستی سوپاس بۆخوا قوتابخانەی کلێڤەر هەردەم پێشەنگ بووە لە سەرکەوتەکانی هەردەم لە خزمەتی قوتابیان بووە بۆ بەرزکردنەوەی ئاستی زانیاری و پەروەردەکردنی قوتابیان. ئێستاش دەست دەکەین بە پێدانی ئەنجامی کۆتایی ساڵ. نارین هۆزان با بفەرمێ. ئافرین گوڵی من دەست خۆش فەرمو بگەڕێوە جێی خۆت. سیدرە سەپان با بفەرمێ. ئافرین گوڵی من دەستەکان خۆش بی. ڕوئیا هەمزە. ڕوئیا هەمزە زۆر باشە ئافرین هەر بژی دەرچووە بە یەکەم چەپڵەیەکی قایم لە بۆی لێرە. جوانی وێنەی نەبوو لە جێیەکی زۆر بەرزە دام نابوو لە قافازە چەندانم بۆ ڕۆ دەکرد شتی جوانم بۆ دەبرد بەڵام ئەو هەر خەمبار بوو لە گشتێ بێزار بوو بەڵام ئەو هەر خەمبار بوو لە گشتێ بێزار بوو باڵندەیەکم هەبوو لە جوانی وێنەی نەبوو لە جێیەکی زۆر بەرزە دام نابوو لە قافازە چەندانم بۆ ڕۆ دەکرد شتی جوانم بۆ دەبرد بەڵام ئەو هەر خەمبار بوو لە گشتێ بێزار بوو بەڵام ئەو هەر خەمبار بوو لە گشتێ بێزار بوو. پرسیار وتم باڵم بینازدار حەزی لە چییە بیڵێ لە چێ میوە و چێ گوڵێ وتی حەزم ئاسمانە